بەیانی ساڵی تازەتان باش. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی تازەیەجا هەر ئاوە بە سەرعی ویستم ڤیددیۆتان بۆ ڕیکۆردکەم باسی پلانی ئەم ساڵکەین و ڤیددیۆیەکی تریشم کردو دوێنێ بەدەم ڕێگاوە هەر ئەم ڤیددیۆیانەکەم بۆی کە شتەکە تەواو واقعی بێ، ینی هیچ ئامادەکاریەکی وای ناوێ ئەو هەر بەجلی خەوە هەستاوم باشە دەموچاوم شۆردەوەمە ڤیددیۆ ڕیکۆردکەم بۆ ئێوە باسی ئەم ساڵ بکەین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی تازەیە. جا ئەمە شتێکتان پیشاندەم کە لە ساڵی ڕابردووە خۆم کردومە و ئیسفادەی باشم لێ کردووە. ئەویش ئەم دەفتەرەیە. هەر لە ڤیددیۆی دوێنێشەوە باسم کردەوە ڤیددیۆی لە یوتیوب بڵاوم کردوتەوە. ئەمەی کەیبینن ئەمە دەفتەرێکە ئەگەر ببین نووسراوە 2025 هێشتا بەشێکی تقریبا نیوەی ئیشم لەسەر ناکردووە چونکە سەرەتا بوو ئەزمونونەکە بۆ من بۆیە مەرجنی ئەم دەفتەرە بە تەواوەتی تەواوکەی لە ساڵی یەکەمتە. بەڵام لێرە باسی چیەکەین ئێمە، یعنی ئەوەی گرنگە ئەم دەفتەرە چیت بۆ ئەکا. ئەم دەفتەرە کەیکەیتەوە بۆ نمونە ڕۆژەکانی ساڵی تایە. ئەمە ڕۆژەکانی ساڵە زۆر بە بچووکی کارەکانی ئەو ڕۆژە دەتوانی دابشکەی بۆ بەشبەشی بچووک. بۆ نمونە تۆ ئەتەوێت سعی بکەی، بۆ نمونەتەوێت فێری زمانێک بی. لێرە ئەنووسی گریمان ئەمڕۆ 5 ڕستەی تازە فێرە بم ئیش لەسەر و 5 ڕستەیەکەی کە شەو ئەچی ئەخەوی، یعنی زۆر جاروامان لێ هاتووە شەوان ئەکەوینە داڵغی وەوە وازانی کە ئێمە کەسانێکی بێسوودین لەم ژیانەیە هیچ دەستکەوتێکمانە هیچ شتێکمان نییە. لێرە چیەکەی بۆ نمونە گریمان تۆ لەو ڕۆژەیە 5 ڕستە فێربووی دوای ئۆدەی سەحێکی لێدی بەم شێوازە. گریمان چەند شتێکی تر هەیە کە ئەزانی فێربوونی شتێکی تازە، فێربوونی کارامەیەکی تازە سوودی ئەبێ بۆ ژیانی داهاتوت لە ئێستا و لە داهاتوو سوودی لێبینی لەو ڕۆژەیە سەحی لێدەی کە سەیرەکەی شەوەکە کە ئەتەوێ بخەوی. ئەم هەر لە سەر جێگاکەەوە ڕیکۆردان بۆکەم هەر لە شوێنی جێگاکات کە ئەتەوێ بخەوی چیەکەی، یعنی سەیری ئەم پارچە وەرەقەیەکەیتەوە وەکو ئەمە سابۆن منە سێمەمە چیم لێ کردو ئەمە چەنی مانگە 28 دەی 2025 یعنی من ئەم هەموو کارم ئەنجام داوە. سەرڕای ئەوەش یعنی لە پشتەوەش هەر تێبینیم نووسی و کاری ترم لەسەری ئەنجام داوە. بەڵام ڕۆژی واش هەبووە، یعنی سەفەرم هەبووە یان هەر لێرە بووم ئەسڵان هەر بیریشم چۆتەوە، یعنی ئاوە بەم شێوازە هیچم نەنووسیوە یان وەکومانەی سەرەتا، یعنی هیچ شتێکی تازم تیانە نووسیوە هیچ کارێک ئەکرێ کارم کردبێ بەڵام بە پلانەوە نەبووە، یعنی هەر لە خەیاڵی خۆمان شتەکەم داناوە. بەڵام باشترین شت ئەوەیە تۆ پلان بکەی بە نووسین بەم شێوازە. جا ئەمانەی کە ئەیبینن ئەمە زۆر گرنگە، یعنی ئمە کۆمەڵێ کاغەزە ئەسڵان هەنێکیانمەر فڕێداوە لە بەرەوەی لەو کاتەیە بیرم لەو نەکردوەوە کە هەڵیانگرم لای خۆم ڕۆژێک سەیریانەکەمەوە. ئەمانە کۆمەڵێکن کە ئیشەکانم ئەنجام داوە ڕۆژانە کارم کردووە، یعنی ئیشەکانم بچوو کردوەوە. بۆ نمونە کۆمەڵی ئیشی زۆرم هەبووە یان ئیشێکی گەورەم هەبووە، ئەم ئیشە گەورەم پارچە کردووە. گریمان تۆ خوێندکاری بەشێکی زۆری سەعید لەسرە ئەم بەشە کە ئەتەوێت بیخوێنی گریمان بەشی 3 بەشی 4 دەرسێکە، هەر یەکێک لەم بەشانە خۆی بەشبەشی بچووکی لێبێتەوە یان خۆی خۆ دەتوانی بەشبەشی بچووکی کە یان ئەتەوێت فێری زمانێک بی، یعنی لە جیات ئەوەی بڕۆی ئەمڕۆ 4 لاپەڕی ئینگلیزی بخوێنیتەوە دەی ئەنووسی بۆ نمونە خوێندنەوەی لاپەڕی یەکەم یان خوێندنەوەی پێنجێڕی یەکەم ئاوا دوایەوە پێنجێڕی دووەم لاپەڕی دووەم لاپەڕی سێم کە سەیرەکەی ئیشەکەت بچووک کردوێتەوە. بە ئەنجامدانی هەر ئیشێکی بچووک تۆ لە کۆتایە ئیشە گەورەکەت کەمتر کردوێتەوە، یعنی کارێکی زۆرت کردووە بۆ بەرەو پێشبردنی خۆت. جا چیەکەی ئەمڕۆ دەفتەرێکی ئاوا هێنی تەواوی ئەو شتانەی کە لە 2025 کردوتە دڵت پێی خۆشە ئەینووسی و ئەوانش کە دڵت پێی ناخۆشە و کردوتە و کاتیان لێبردووی هەر بینووسە بۆی کە تۆ بزانی لە ماوەی ساڵی ڕابردووە چیت کردووە و دەی لاپەڕێکی تازە ئەکەیتەوە بۆ ساڵی 2026. ئەتەوێت لە 2026 بە سیرکردنی ئەزمموی 2025 و ساڵانی پێشوو چ شتێکت کردووە لە ڕابردووە دڵت پێی خۆش بووە یان تۆی بەرەو باشتر بردووە، دەی لە ساڵی 2026 ئەو شتە بەرەو پێشەوە بێ ئەو شتە چاکترەکەی و ئەم دەفتەرە بچووکەش یارمەتی تدا. ئەم دەفتەرە سەیرکە چەند بچووکە بەقەدر یعنی دەستێکت نابێ زۆر بچووکە گیرفانیە هەر ڕێگەیکێتە گیرفان بۆ شوێنێک بچی و دوای ئەوە بۆ نمونەگەر تێبینیەک شتێک تەبێتوانی لە بەشی پشتەوەی
ئاوا شتەکانی لێ بنووسی دواتر لە هەر کاتێکا بێبیکی بە چیرۆکی ژیانی خۆ دەگەر حەزت لە ئارشیڤکردن بێ. جا ئەمە زۆر کاریگەری هەیە ئەو پلانانەی کە هەتاتەوێت فێربوونی زمانە فێربوونی لێهاتوویە چوزانم ئێستا AI هەموو شتێک ینی بڕۆ لە AI فێر بڕۆ لە بابەتی ئێدیتینە فێر بە بڕۆ لە بابەتی زمانە فێر بە لە کارامەیەکە فێر بە و ئەم دەفتەرە بچووکە بکە بە هاوڕێی خۆت ڕۆژانە هەستای هەر بەیانیان زوو هیچ شتێک مەکە دووسێ دەقەت لێ بە ئەو شانەی کە ڕۆژە پێویستە بیکەی لێرە بینوسە و لە نیوەی ڕۆژەکە گریمان شتێکی تازە دێ هەر لێرە بینوسە کە تۆ تەواوی ئەەکەی چیەکەی یەک سەحی لێ دێ و یەک خەتی بەسەر ئەهێنی بەم شێوازە خەتێکی بەسەرادنی عنی ئەو ئیشەم کردو کە شەوان ویستت بخەوی سەیری دەفتەرەکە ئەکەیتەوە سەیری ئەو پارچە وەرەقە بچووکە ئەکەیتەوە کە یعنی ئەمە هیچ نییە بەڵام گۆڕانکارێکی گەورە لە ژیانی تۆیا دروستەکە. هیوادارم ئەم ئەزمونە هەر یەکێک لە ئێمە سوودی لێ ببینێ و ئیتر با پلانمان هەبێ بێ پلان نەژین چونکە ئەو کەسانەی بێپلانن کەسانێکی ون بوون لەبەرەوە تۆ ئامانجی خۆتدانێ لە ڕێگەی پارچەوەرەقەیەکی سەرەکیەوە و دوایەوە ئیشەکانت دابشکە بۆ ئیشی ڕۆژانەی بچووک بچووک و سێ دەکەن لە کۆتایی ساڵی 2026 تۆ کۆمەڵێ دەستکەوتی زۆر گرنگت هەبوو بەستکە کلااوات مەکەن بەجددی شتەکە دەست پێ بکەن سەرکەوتوو بن.